بەهۆی سرب نەکردنی پارە بۆ کۆمپانیەکانی دەرمان و پێداویستە پزیشکیەکانیان نەخۆشخانە حکومیەکانی سنووری پارێزگای سلێمانی ڕوبەڕووی گرفتێکی گەورە بوونەتەوە. مەترسی نەمانی دەرمانیش دەکرێت. زیاتر لە 120 کۆمپانیای پزیشکی و دەرمانیش لە سلێمانی لە بەیاننامەیەکدا دەڵێن بەر لەوەی کارەسار ڕووبدات پێویستە وەزارەتی دارایی و سەرۆک و جێگری سەرۆکی حکومەت کێشەی پێنەدانی پارەی کۆمپانیەکانی دەرمان چارەسەر بکەن. سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگەشت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت هۆکاری ئەو گرفتە نەگەڕانەوەی پارەی داهاتی ناوخۆیە بۆ وەزارەتی دارایی و تا پارە نەگەڕێتەوە بۆ دارایی گشتی ئەو کێشەیە چارەسەر نابێت. ئەگەر بێت و سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان بە کۆی گشتی بە شێوازێکی تەندروست بەپێی ئەو یاسایی کە هەیە بۆ کۆکردنەوەی داهات و بەپێی ڕێنمایی گومرجی بەپێی ئەو ڕوسوماتی کە لە بەڕێوەبەرایەتەکان وەرەگیرێ و ئەو داهاتی کە لە فرۆشتنی نەوت و غاز دەسەکەوێ ئەگە بەم شێوازە واتە بەپێی قانون و ڕێنمایی کارەکان بکرێ لەسەر وەرەقە زۆر ئاسایی نووسراوەتە هەمووی بێکێشێ ئەگەر بەو شێوازە داهات کۆکرێتەوە بەڵێ بە دڵنیاییەوە بەشی دەرمانی شەکا و بەشی پرۆژەکانی تری شەکا و موچەشە درێ ئێستا و موچە نادرێنی بەڕوونی دیارە ئەنی گرفتی سەرەکی لەسەرەوەی کە ئێستا دەرمان ناکردرێ بۆ نەخۆشخانەکان بە دڵنیایی پاریان بۆ خەرج ناکرێت بۆ پارە خەرج ناکرێت لەبەرەوەی داهاتی هەرێمی کوردستان بە شێوازێکی دروست کۆ ناکرێتەوە هەموو داهاتەکەش ناچێتەوە خەزێنەی دارایی ڕوونە پێداویستی پزیشکی دابینکەن. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری باز لەوە دەکات حکومەت بە ئەنقەز نایەوێت کێشەی دەرمان چارەسەر بکات و بەرەو بە تایبەتکردنی نەخۆشخانە حکومیەکان هەنگاو دەنێن. چارەسەر نەکردنی گرفتی کەمی دەرمانیش مەترسی گەورەی لەسەر خەڵکی سلێمانی دروست کردووە. کۆمپانیەکان ئێستا ئیتر ئامادە نین بەو جۆرە بەردەوام بن دامی کەرتی تەندروستی بکەن و دەرمان و پێداویستی پزیشکی دابینکەن. خاڵێکی تر لە هەر هەمووی کێشەتر ئەویش تایبەتە بە سلێمانی ئەوە نزیکە 1 مانگە ئەو لە سادووەش بۆ کۆمپانیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی ئەوانەی پێداویستی پزیشکی دابینەکان بە پێی تەندەر خەرج ناکرێت. ئەمە مەترسیەکی گەورەی لەسەر خەڵکی سلێمانی دوی هەندە کردووەتەوە. بێجگەلەوەی سیستەم خراپە. حکومەت پاشەکشەی گەورەی کردووە. نەخۆشخانە گشتیەکان و حکومیەکان هێواش بەرەو تایبەت دەچن ناویان ناوە نیمچە تایبەت. بەهۆی کەمبوونەوەی دەرمان لە نەخۆشخانە گشتیەکانی سلێمانی گرفت دروست بووە و تەندروستی سلێمانیش ڕوونکردنەوە لەو بارەوە نادەن و دەڵێن پێویستە وەزارەتی تەندروستی ڕوونکردنەوە بدات و ئەم کێشەیە لەگەڵ وەزارەتی دارایی چارەسەر بکرێت. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.